ئەو کاتتان باش قوتابیانی بەڕێز لە سەرەتادا پیرۆزبایی ساڵی تازەی خوێندنتان لێ دەکەم بە هیوای ئەوەی کەوا ئەم ساڵ ساڵێکی دوور بێت لە هەموو ناخۆشیەک و نەخۆشیەک ئینشاڵڵا بە زووترین کات دوور دەبین لەو پەتایە و ڤایرۆسە کە بەو هۆیەوە ئەمەی دوورخستەوە لە هۆڵەتەکانی تاقیکردنەوە و ئینشاڵڵا لە داهاتوویەکی نێزیک جارێکتر لە هۆڵەکانی خوێندن و تاقیکردنەوەکان بە یەک شاد دەبینەوە. ئەو بابەتێکەوە لێرە باسی دەکەین ئەمڕۆ بابەتێکە کە ئێوە لە پۆلی دووی جێنەڕاڵ وەری دەگرین بە ناوی ئەنالیتیکال میکانیکس. جا پێش ئەوەی بینە سەر چاپتەری یەکەم لە ئەنالیتیکال میکانیکس کە بە ناوی ڤێکتەرە باسی ڤێکتەرات بکەین، بزانین ناوی بابەتەکە یا پێناسەی ناوی بابەتەکە لە چیەوە هاتووە. لە فیزیا ئێمە میکانیکمان هەیە، میکانیک دەبێتە چەند بەشێک: ریجید بۆدی، دیفۆرمەیبڵ بۆدی، فلوید. و لە ریجید بۆدی دەتوانین دابەشی بکەین بە دوو بەشی سەرەکی کە ئەویش ستاتیک داینامیکس. بەشی ستاتیک پەیوەندی بەوەیەوە کاتێک کە تەنێک لە حالەتی وەستان دابێ یان تەوازن دابێت. ئەمە بابەتی میکانیکە کەوا زیاتر لە پۆلی یەکی فیزیا دەخوێندرێت، بەڵام بەشی داینامیکس دوو بەشی سەرەکی لە خۆ دەگرێت، ئەویش یەکەکیان کاینەمێتیکس کە پێی دەڵێن جیۆمەتریک ئەسپێکت ئۆف مۆشن، کە ئەوەش باسی جولەی پارتیکلەکان دەکات لە سەرهێڵێکی ڕاست لەسەر چەماوەیەک یان ریلیتیڤ مۆشن. ئەمانە هەموو پەیوەستن بە کاینەمێتیکس. و بەشی سەرەکی داینامیکس کە پێی دەڵێن کاینەتیکس، کە ئەوش پێی دەڵێن ئەنالیسیس ئۆف فۆرس کۆزینگ دە مۆشن، واتە شیکارکردنی ئەو هێزەی کە دەبێتە هۆی جولەی پارتیکلەکە. کەواتە لە میکانیکس بۆ کاینەتیکس کە ئەنالیسیس ئۆف دە فۆرسە، بەم دوو وشەیە ئەنالیسیس میکانیکس کە ئەم دوو وشەیە ئەگەر لە زمانی ئینگلیزی بێکۆ ناویان بێنی ناڵێن ئەنالیسیس میکانیکس، دەبێت ئەنالیتیکال میکانیکس. کەواتە ئەنالیتیکال میکانیکس دەتوانین بەوە پێناسەی بکەین، دەڵێن دەتوانین بڵێن شیکارکردنی ئەو هێزەی دەبێتە هۆی جولەی پارتیکلێک. ئەوەی کە ئێمە ئەم ساڵ دەیخوێنین ئەم دوو بەشە سەرەکیە، زیاتر بەشی کاینەتیکس وەردەگرین، بەڵام جگە لەوە کاینەمێتیکس وەردەگرین، باسی ڕێکتیلینەر مۆشن دەکەین، باسی کێرڤیلینەر مۆشن دەکەین، باسی ریلیتیڤ مۆشن دەکەین، باسی جولەی پارتیکلێک دەکەین لە پۆلەر کۆردینەیت، لە سفێریکال کۆردینەیت، لە سلێندریکال کۆردینەیت. ئەمانە هەموو پەیوەستن بە کاینەمێتیکس. بەڵام بەشە سەرەکیەکەی ئەنالیتیکال میکانیکس پێی دەڵێن کاینەتیکس. کاینەتیکس واتە دائیمەن ئێمە لە زۆربەی پرسیارەکان شیکاری ئەو هێزەی دەکەین کە دەبێتە هۆی جولەی پارتیکلێک. یعنی جولەی پارتیکلێک وەردەگرین، دەڵێن چەند هێز کار دەکاتە سەری، و زۆربەی شیکاری پرسیارەکان بە یاسای دووەمی نیوتن شیکار دەکەین. جگە لەوە کەوا لە ئینشاڵڵا لە کۆرسی دوو جارێکتریش جگە لە یاسای دووەمی نیوتن باسی میکانیکی لاگرانژ دەکەین کە ئەویش جارێکتر شیکاری پرسیارەکان دەکات بە چەند هاوکێشەیەکی تایبەت. باسی هامڵتۆنیان میکانیکس دەکەین کە ئەویش چەند یاسا و تایبەتمەندێکی خۆی هەیە بۆ شیکارکردنی پرسیارەکان. جا بۆ ئەوەی ئێمە جارێکتر لە ئەنالیتیکال میکانیکس دەست بە ڤێکتەر بکەین، دێتم پێناسەیەکی گرنگ هەیە کە ڕۆژانە لە ئەنالیتیکال میکانیکس پێویستمان پێی دەبێت. بە لەم سلایدەکەم بە عنوانی فاندامنتال دیفینیشنز، یعنی پێناسە سەرەکیەکان لە ئەنالیتیکال میکانیکس چین. ماس یان ئینێرشیا. ماس یان ئینێرشیا ئەمە پێناسەیەکە کە لە زۆر شوێنان دێتە ڕێگامەنە و بە زۆر شوێنیش پێناسە دەکرێت، یعنی پێناسەی جیاوازی هەیە. مەسەڵەن یەک لەو پێناسەیەکەوە باسی ماس و ئینێرشیا دەکا بۆ ئێمە لە the property of matter that causes resistance to a change in motion، یعنی خاصەتی پارتیکلێکەوە دەوێت
بەرگری بکات لە جوولە ینی ماسێک چەند گەورە بێت ئەوە جوولەی قورستر دەبێت و دەتوانین جارێشتر ماس و ئینەرشیا بەیەکەوە پێناسە بکەین شتە دەڵێن ئەو پارتیکلانێکەوە ماسیان گەورەیە ئەومانایەوە ئینەرشیایان گەورەیە معنی ماس لەگەڵ ئینەرشیا دەتوانین بەیەکەوە قیاسی بکەین یان دەتوانین پێناسەی ماس بۆ بڵێن quantity of matter associated with a particle is called its mass. جا ئەمە دەتوانین لە ماس لە یاسای دووەمی نیوتن پێناسە بکەین کە دەبێت دەڵێن F یەکسانە بە ma بزانە لێرە F ڕاستەوانە دەگۆڕێ لەگەڵ تاودان بەپێی یاسای دووەمی نیوتن بەڵام نەگۆڕەکە نەگۆڕی کە دەڵێن F یەکسانە بە ma واتە نەگۆڕەکە لێرە دەبێتە ماسی پارتیکلەکە جگە لە پێناسیانە پێناسی تریشمان هەیە کە لێرە زۆربەی پێناسەکان نووسراوە و جارێشتر بۆمان داناون و لە زۆر شوێنی تریش ئەو پێناسانەمان بیستووە و پێشتر و باسمان کردو لەوانە بۆ نمونە پارتیکل ریجید بۆدی سپیس تایم مەسەلەن بۆ نمونە کە ئێمە دێن باسی تایم دەکەین تایم چۆن پێناسە دەکرێت لە فیزیا واتە بەراوردکردنی ڕووداوێک لەگەڵ ڕووداوێکی تر یعنی جوانترین پێناسە بۆ تایم لە فیزیا ئەوەیە کە تۆ باسی ڕووداوێک دەکەی دەیبەستیەوە بە ڕووداوێشتر مەسەلەن باو باپیرانمان ئەو پێناسەی تایمیان زۆر بجوانی کردو مەسەلەن زۆر جار دەڵێن کاتی مەسەلەن گرانیەکە 2 ساڵ پێش ئەو کات 3 ساڵ پاش کاتی گرانیەکە مەسەلەن کاتی گرانیەکە لەوانەیە چەند ساڵێکی زۆر بێت پێش ئێستا لەبەرەوە بۆ شوێ پێناسیان کردووە مەسەلەن زۆر جار ئێمە مەسەلەن ئەوانەی کە گیان لێ بۆ مەسەلەن ئێمە ڕاپەڕینمان هەبوو لە مەسەلەن لە کوردستان مەسەلەن دەڵێ پێش ڕاپەڕین دوای ڕاپەڕین ئەمانە تایمن بۆ شوێ پێناسە دەکرێت یان ئێستا کە زیاتر نێزیک بینەوە مەسەلەن دەڵێ پێش کۆڕۆنا دوای کۆڕۆنا ئەنی ئەمزانە ژیان دوای کۆڕۆنا ئەمانە تایمە ئەمە پێناسەی تایمە لە فیزیا جا ئەگە ئێستا بینە سەر بابەتی خۆمان بابەتە سەرچەکە لە فیزیا کە بە ناوی ڤێکتەرە چاپتەری یەکەمی زۆربەی کتابەکانی فیزیا بە ڤێکتەرات دەست پێ دەکات چونکە ئێمە دەزانین کەەوە کەمیاتی فیزیایی دەبێ بە دوو بەشەوە بەشێک لە کەمیاتی فیزیایی ڤێکتەرە و بەشێکی تریشیان سکێلەرە بۆ نمونە سکێلەر بەس قیمەتی هەیە کوانتیتی مەسەلەن بۆ نمونە ئێگزامپل لەسەر سکێلەر کە باسمان کرد ئێستا ماس ڤۆلیۆم ئینێرژی مانی بەڵام لەسەر ڤێکتەر چەند ئێگزامپڵێک وەرگرین لە فیزیا مەسەلەن دیسپلیسمنت ڤیلۆسیتی ئەکسیلەرێشن فۆرس ئەلێکتریک فیلد ئەمانە هەمویان نمونەن لەسەر ڤێکتەر جا ئەگەر ئێمە بمانەوێ ڤێکتەر و سکێلەر لێرە جیا بکەینەوە ئەم ساڵ اتفاق لەسەر ئەوەیەک دەکەین ئەگەر ئێمە بمانەوێ ڤێکتەر بەکاربێنین مەسەلەن بۆ نمونە فۆرس بنووسین ئەگەر بە ڤێکتەر بینووسین ئەها ئاراستەیەک لەسەر ئێفەکە دادەنین یان هەندێک لە کتابەکان بۆڵ تێکست بەکاردێنین یعنی بە تۆخی دەینووسین بەڵام باشترین شێواز بۆ ئەوی بە ئاسانی بیناسیەوە ئەو ئاراستەیە کە دەکەوێتە سەر ڤێکتەر کەواتە ئەوەی کە ئێمە دەمانەوێت لێرە پێناسەی ڤێکتەر بکەین ڤێکتەر دوو شتی هەیە ڤێکتەر قیمەتی هەیە کەواتە جگە لەوەی کە دەڵێن ئەمە ڤێکتەرە کەواتە لە هەمان کاتدا قیمەتەکەی ئەمە سکێلەرە هەموو ڤێکتەرێک قیمەتی هەیە کە دەبێتە سکێلەر و لە هەمان کاتیشدا دایرەکشنی هەیە کەواتە دائیمەن کە باسی ڤێکتەر دەکرێت دوو شتت لە خەیاڵ بێت تەنها دوو شت ئەو ڤێکتەرە چی هەیە دەڵێ ئاراستەی هەیە و نرخی هەیە قیمەتی هەیە یعنی سکێلەرەکەی درێژیەکەی اینجا زۆر جار دەڵێن لێنگتی هەیە کەواتە هەموو ڤێکتەرێک تەنها دوو شتی هەیە یعنی دوو شت دەبێ بە وردی لێی بکۆڵینەوە لەسەر ڤێکتەرەکان ئاراستەکەی چۆنە و هەروەها لەگەڵ ئاراستەکەشی دەمانەوێت بزانین قیمەتەکەی چەندە جا بۆ ئەوەی ئێمە بتوانین لێرە ڤێکتەرێک پێناسە بکەین ئاسانترین ڕێگا بۆ پێناسەکردنی ڤێکتەرێک لێرە تەنها ئەوەیە ئێمە دێین لێرە بۆ نمونە لە XY ئەگەر XY وەرگین ئەگەر لێرە ئێمە XY وەرگین
ئەمە xy بۆ ئەوەی ئێمە ڤێکتۆرێک تعریف بکەین دێن چ دەکەین نقطەیەک دادەنین ئەمە دەمانەوێت ڤێکتۆرێک تعریف بکەین ئەو ڤێکتۆرە چۆن تعریف دەکەین بۆ نمونە ڤێکتۆری ئەی ئەوە ڤێکتۆری ئەیە تەنها ئەمە xy کە وەردەگرین لێرە ئەی x واتە نرخی ئەی لەسەر x یعنی پرۆجێکشنەکە یا با بڵێن تەوەرەی x چەندە تەوەرەی x قیاس دەکەین مەسەلەن بۆ نمونە ئەی xەکەمان ئەوەندەیە لێرە تا ئێرە ئەمە ئەی xەکە دوای ئەی وایەکەش قیاس دەکەین ئەمە ئەی وایەکە یعنی خاڵ وەکو چۆن ڕسم بەیانی دەکەی لە مختبر ئەوە لە پۆلی لە عملی ئەکید ئەوەتان کردووە ئەنجا لە خاڵی بنەڕەتەوە بۆ نمونە لێرە ئەمە گوتمان تەوەری xyمانەیە لە خاڵی بنەڕەتەوە ئەمە ئاراستەیەک دەچێشین تاکو ئەو خاڵەها بۆ نمونە ئەمە ئاراستەکە دەچێشین بەڕاستی دەیچێشین ئەمە دەبێتە ڤێکتۆرەکە ئەو شێوەیە دەبێتە ڤێکتۆرەکە جا بۆ هەموو حالەتەکان ئەمە دەبێتە ڤێکتۆر ئەگەر سێ کۆمپۆننتی ئەو کاتە لە جیاتی ئەوە x و y و z وەردەگرین کەواتە ئاسانترین ڕێگا بۆ ئەوەی ئێمە تعریفی ڤێکتۆر بکەین تعریفی ڤێکتۆر بە ئاسانترین ڕێگا بە x و یان ئەی x و ئەی y و ئەی z دەکەین یعنی کەواتە ئەگەر بە پێناسە بینوسین بڵێن ڤێکتۆر چۆن پێناسە دەکرێت دەڵێن any vector can be specified by listing its components يعني componentەکان یا projectionەکان along the coordinate يعني ئەگەر ئەمە ئەی x و ئەی y و ئەی z مان لەسەر کوردینەتەکان دیاری کرد ئەوە دەتوانین بڵێن ڤێکتۆرەکە ئاراستەکەی ئەوەیە و قیمەتەکەشی ئەوەیە کەواتە تەنها پێویستیمان بە ئەی x و ئەی y و ئەی z دەبێت مەسەلەن بۆ نمونە ئەگەر نمونەیەک وەرگرین ئێستا بڵێن ئەمە ئێستا دەمانەوێت ڤێکتۆرێک تعریف بکەین مەسەلەن بۆ نمونە ئەیمان هەیە ئەمە ڤێکتۆری ئەیە بۆ شێوە دەینووسین یەکسانە ئەو کەوانەیە وەردەگرین دائیمەن ئەو کەوانەیە مانای ئەوەیە ئەمە ڤێکتۆرە دەرێن سێ و فاریزە بە گەورەی دەنووسم لۆی لێتان دیار بێت ئەمە دوای ڕەشی دەکەینەوە سێ فاریزە دوو ئەگە بمانێت ئەو ڤێکتۆرە بزانین چۆن ڕسمی دەکەین دێن چ دەکەین xy وەکو گوتم xy وەردەگرین ئەمە xy تەوەرەی x سێ دانە وەردەگرین یەک دوو سێ کاتە تەوەرەی y دوو دانەمانەیە یەک دوو ئەمە لە چ یەکتری دەبڕن لێرە یەکتری دەبڕن ئەو خاڵە دیاری دەکەین زەربێک دەکەین ئەو خاڵە دیاری دەکەین کاتە جاریشتر دەرین لە ئۆریجینەوە لە سفرەوە سامێک ڕادەکێشین بەڕاستی لە بۆ x دەڵێن ئەمە ڤێکتۆرەکەیە ئەمە ئاراستەکەیە ئەی درێژەکەی لێرەوە چەند درێژە ئەمەش دەرێن درێژی ڤێکتۆرەکەیە کاتە ئەگەر تەماشا ئەو ڤێکتۆرە بکەین ئێستا ئەو ڤێکتۆری ئەیە دەڵێن ئەو ڤێکتۆرە چی هەیە تەماشا ئەو ڤێکتۆرە بکەن ئێستا دەڵێن ئەو ڤێکتۆرە تەنها ئاراستەکەی دیارە ئەمە ئاراستەکەیەتی ئەی قیمەتەکەی چەندە جانە دەڵێن قیمەتەکەی ئەوەندە چەند درێژە دەڵێن ئەو قیمەتەکەیەتی ئەمە ئەگەر بمانەیە ڤێکتۆرێک تعریف بکەین بۆ نمونە ئەگەر ئێستا ئەمە ڤێکتۆرەکە قیمەت کە دەگۆڕین ڤێکتۆرەکە دەگۆڕین بزانە بۆ نمونە ئەگەر ئەمە نرخەکان بگۆڕین مەسەلەن بۆ نمونە ئەوە سێ بێت ئەمە بکەینە مەسەلەن 5 ئەو کاتە بزانە ئەگەر ئەوە بە سێ بێت وەکو خۆی دابنین ئەوەش بکەینە 5 زانە ڕسمەکە چی لێدێت ئەو کاتە هەمان ڕسمی دەکەینەوە دەڵێن ئەوە یەک دوو سێ ئەوش دەکەینە 5 یەک دوو سێ چوار 5 دەسەر تەوەرەوە زانە ئەو جارە خاڵی یەکتر بڕینەکە دەکەوتە ئێرە کەواتە لێرە چ دەگۆڕێت تەماشا دەکەی ڤێکتۆرەکە هەم درێژەکەی گۆڕا زانە هەم ئاراستەکەشی دەگۆڕێت یعنی دووشت دەگۆڕێت لێرە ڤێکتۆرەکە هەم درێژەکەی گۆڕا یعنی قیمەتەکەی گۆڕا هەم ئاراستەکەشی دەگۆڕێت کەواتە ئەمە ئاسانترین ڕێگایە بۆ ئەوەی ئێمە ڤێکتۆرێک پێناسە بکەین ئەگە بمانێت ڤێکتۆرێک پێناسە بکەین بۆ شێوەیە پێناسە دەکەین ئەجا بۆ ئەمە xy مان بەتەنها وەرگرت چونکە ئەگە بمانێت xy وەرگرین بەتەنها ڕسمکردنەکەی ئاسانە بە هەمان شێوە بۆ ئەوەی ئەگەر بتەوێت وای و زێت و ئەمانەش وەرگری بە هەمان شێوە دەتوانانی پێناسەی ڤێکتۆر بکەیت کەواتە بە هەمان شێوە ئەمە ئەگەر x y و z وەرگرین ئەی x دیاری دەکەی ئەی y دیاری دەکەی ئەی زێتیش دیاری دەکەی ئەمە دەبێتە درێژی ڤێکتۆرەکە و ئەمەشیان
دەبێت ئاراستەی ڤێکتۆرەکە کەواتە ڤێکتۆرەکە وتمان هەموو ڤێکتۆرێک چی هەیە دووشتی هەیە دایرەکشن لەگەڵ مەگنیتیود کەواتە کەنجی دوو ڤێکتەر یەکسان دەبن دوو ڤێکتەر یەکسان دەبن بە مەرجێک ئەگەر هەردوو دایرکشنەکە و مەگنیتیودەکەیان یەکسان بێت مەسەلەن بۆ نمونە ڤێکتەری ئەی لەگەڵ بی یەکسانە بۆچی هەمان درێژیان هەیە واتە مەگنیتیودیان وەکو یەکە و هەمان دایرکشنیشان هەیە بزانە ئەگەر دوو ڤێکتەر تەری بن واتە دایرکشنەکانیان وەکو یەکە یان با بڵێن دوو ڤێکتەر یەکتری نەبڕن واتە تەری بن یعنی دایرکشنیان وەکو یەکە بەڵام ئەگەر سەیری ڤێکتەری ئەی و بی بکەین لێرە یان ئەی لەگەڵ ناقس ئەی بزانە ئەم دوو ڤێکتەرە لەبڕ یەکسانن بەڵام بزانە لە ئاراستە پێچەوانن واتە 180 پلە ئاراستەکەیان جیاوازە یعنی ئەگەر یەکیان بۆ باکوور بێ ئەو تریان بۆ باشوور یەکیان بۆ ڕاست بێت ئەو تریان بۆ چەپە یەکیان بۆ ڕۆژهەڵات بێت ئەو تریان مهم 180 پلە لەگەڵ یەکتری جیا دەبن کەواتە ئەو دوو ڤێکتەرێکەوە بەسەن بۆ نمونە ئەگەر ڤێکتەری ئەی بۆ شێوە ڕسمکەین زانە بە هەمان درێژی ڤێکتەری ئەی جاران سالب وەکو ئەوەیە ڤێکتەرەکە جاران سالب یەک کرابێت ئێستا دێنە سەر ئەوەی دوو ڤێکتەر چۆن کۆ دەکرێتەوە بۆ کۆکردنەوەی دوو ڤێکتەر چەند ڕێسایەک و یاسایەکمان هەیە بەڕەسم با بزانین ئەو دوو ڤێکتەرە چۆن کۆ دەکەینەوە ڤێکتەری ئەیمان هەیە کە سوورەکەیە لەگەڵ ڤێکتەری بی کە لێرە ڤێکتەرە ڕەشەکەیە بۆ کۆکردنەوەی ئەم دوو ڤێکتەرە دێن چی دەکەین ڤێکتەری ئەی وەک خۆی ڕسم دەکەینەوە بزانە تەری ببەوە بە هەمان درێژی اینجا لە نهایەتی ڤێکتەری ئەی دێن ڤێکتەری بی ڕسم دەکەین جاریشتر بە هەمان ئاراستە بە هەمان درێژی ئێستا ڤێکتەری ئەی هەر ئەمایە ڤێکتەری بی جاریشتر یەکسانە بەوە ئەو بی یەکسانە بۆ چکە هەمان ئاراستە و هەمان نرخی هەیە اینجا لە بیدایەتی ئەیەوە بۆ نهایەتی بی ئەمە دەبێت ئەی زائید بی دەبێت ئەی زائید بی ئەم سێ گۆشەیە کەواتە بۆ کۆکردنەوەی دوو ڤێکتەر دەتوانین بۆ شێوە کۆیان بکەینەوە دووبارەی دەکەینەوە دێن چی دەکەین ئەوە جا ڤێکتەری ئەی وێنە دەچێشین لە کۆتایی ئەی بی دەچێشین لە سەرەتای ئەیەوە بۆ نهایەتی بی دەبێت ئەی زائید بی یان ئەگەر نا دێن چی دەکەین یەکەم جار وێنەی بی دەچێشین ئەوەش دەبێت یعنی شەرنی ئێمە لە ئەیەوە دەست پێ بکەین لە بی دەست پێ دەکەین ئەنجا لە کۆتایی بیەوە ئەی دەچێشین ئەنجا لە سەرەتای بیەوە بۆ کۆتایی ئەی جارشتر هەر ئەی زائید بی دەدرێت بەڵام ئەو جارە سێگۆشەکە دەکەوێتە خوارەوە یعنی جیاوازی ئەم دوو سێگۆشەیە چیە سێگۆشەی سەری دەبێتە ئەی زائید بی بەڵام ئەوەی خوارەوە دەبێتە بی زائید ئەی و لێرەش بەڕسم نیشانمان دەدا کە دەڵێ ئەی زائید بی دەکاتە بی زائید ئەی سێگۆشەکان وەکو یەکن بەڵام شوێنەکەیان گۆڕاوە ینی هەمان ڤێکتەری شینەکە دەردەچێت کەواتە ئەی زائید بی وێنەی سەرەوەیە بی زائید ئەی وێنەی خوارەوەی لە هەردوو حالەتەکان کە تۆ ئەی زائید بی دەچێشی یان ئەی زائید بی وەردەگری بۆ کۆکردنەوەی ڤێکتەرەکان دەبینی لاتەری بێکمان لۆ دەردەچێت لاتەری بیش دەتوانین ئەگەر لە ناوەڕاستەوە یان لە تیرەکەیەوە بیکەینە دوو بەش دوو سێگۆشەمان بۆ دەردەچێت سێگۆشەیەکیان دەبێتە ئەی زائید بی بەشیان دەبێتە بی زائید ئەی کەمکردنی دوو ڤێکتەر ئێمە کە دەڵێن ئەی ناقص بی خۆ لە ئەساسان ئەی ناقص یان ئەی زائید ناقص بیە کەواتە جارێشتر دەتوانین بیرۆکەی کۆکردنەوەی دوو ڤێکتەر بەکاربێنین بۆ ڕسمکردنی ئەی ناقص بی یعنی دێن چ دەکەین دێن ئەی کۆ ناقص بی دەکەین یعنی ئێمە لە جاتی بی ڕسمکەین ناقص بی ڕسم دەکەین مەسەلەن بۆ نمونە ئەوە ئەی و بی دێن چ دەکەین ئەی ڕسم دەکەین ئەم جارە ئەمە ناچین بی ڕسم بکەین بزانە ناقص بی ڕسم دەکەین یعنی عەکسیوی تازە باسی ئەومان کرد ئەگەر ڤێکتەرێک پێچەوانەی بمانەوە بچێشین دەبێت 180 دەرەجە جیاواز بێت اینجا لە بیدایەتی ئەوە لە بۆ نهایەتی ناقص بی ئەو دەبێتە ئەی زائید بی ئەی زائید ناقص بی کە دەکاتە ئەی ناقص بی ئەمە بیرۆکەی کۆکردنەوەی دوو ڤێکتەرە بۆ ئەوەی لە دوو ڤێکتەر بێکەوە کۆ بکەینەوە تەمەن پێناسەی تریشمان هەیە دەتوانین بەکاری بێنین بۆ ئەوەی
هەم ئەی زائد بی مەسەلەن بۆ نمونە ئەگەر بە هاوکێشەی یان بە پێناسەی ڤێکتەر بنووسین ئەی بەو شێوەیە دەنووسین ئەی x ئەی y ئەی z کۆ bx by bz طبعا کە کۆمپۆننتەکانی کۆ دەکەینەوە ئەی x bx دەبتە c دانە ئەوە ڤێکتەرێکی تازەمان لێ دەردەچێت کە بێ دەڵێ c cx cy cz کەواتە بۆ کۆکردنەوەی ڤێکتەر بۆ نمونە ئەگەر ئێگزامپڵێک وەرەگرین کەواتە ئەگەر دوو ڤێکتەر کۆ بکەینەوە ڤێکتەرێکمان بۆ دەردەچێت مەسەلەن بۆ نمونە ئەگەر ڤێکتەری ئەی لەگەڵ b کۆ بکەینەوە دەبێتە ڤێکتەریشتر ئەگەر لەگەڵ c کۆ بکەینەوە دەبێتە ڤێکتەریشتر کەواتە ئەی زائد b زائد c زائد d زائد هەمووی ئەنجامی کۆتایی هەر دەبێتە ڤێکتەر کەواتە ئەمە ئێگزامپڵێکە لەسەر کۆکردنەوەی دوو ڤێکتەر مەسەلەن ئێستا ئەگە بڵێم ئەی زائد b کامەیە ئەی زائد b زۆر بەوازی دیارە لەسەر ڕسمەکە ئەمە پێ ئەفۆن ئەمە باڕشکەینەوە ئەمە خەتەکە جوان دەرنەچوو ئەی زائد b کامەیە لێرە ئەمە باڕشکەینەوە ئەی زائد b ئەگە بین ڕسم بکەین ئەمزانە لە لێرە لە بیداتی ئەی لە بۆ نهایەتی ئەمە پێی دەڵێن ئەی زائد b ئەدی ئەی زائد b زائد c کامەیە بزانە ئەمە دەبێت ئەی زائد b زائد c ئەمە دەبۆ ئێرە ئەی زائد b زائد c ئەو خەتە سۆری ئەی زائد b زائد c زائد d جا ئەمە نمونە بوو لەسەر کۆکردنەوەی ڤێکتەر و پێناسەی تریشمان ماوە مەسەلەن دوو ڤێکتەر ئەگە کۆلینێربی چۆن کۆ دەکەینەوە بەڵام ئەمایان بۆ بابەتێشتر و یان محازەڕەیشتر وەردەگرین ئەمە محازەڕەی یەکەممان بوو بە ڤیدیۆ ئینشاڵڵا لە محازەڕەی داهاتوو پێناسەکانی تر باز دەکەین